دووبارە بەخێر بن سەر چاوان بەڕاستی پەیمانگای مەدەکە کە لەو پەیمانگانێکە ئەو فیستیڤالانە دەکرێتەوە ساڵانە لەو بۆ ئەوەی هەز دەکەن جیلی ئێستا شارەزای ئەو بابەتانە نینە دەمانەوێت ئاشنای ئەو بابەتە فۆرکلۆری و کوردەواریانە بن لەپاڵ بابەتە زانستیەکان ناساندنی بابەتە کوردەواریەکانە بە قوتابیانی خۆشەویست چونکی هەز دەکەین سەردەمی ئێستامان شتە کوردەواریەکان لەلایەن قوتابیان و جیلی ئێستاوە کاڵ بوویتەوە دەمانەوێت قوتابیەکان شارەزای ئەو بابەتانە بن ئاشنایەتی لەگەڵ ئەو بابەتانە پەیدا بکەن واللهی ئیشاڵڵە بەتەماشە بە هەوڵ و میلە خوای گەورە تەمەن باقی پەیمانگای مادێکە کە لەو پەیمانگە کەس بەردەوام لە خزمەتکردنی ئەو بابەتە فۆرکلۆری و کوردەواریانەدا لەپاڵ بابەتەکان خواردنە کوردەواریەکانیش بە قوتابیەکان دەناسێنین و خواردنە کوردەواریەکانش ئامادە دەکرێت واشتەی دیشمان لەبیر نەچی لەبەرکردنی جلوبەرجی کوردی لەو ڕۆژەی هەرچەندە ڕۆژە تایبەت شما هەیە بە پۆشینی جلی کوردی ئاشنابوونی قوتابیەکانە بە جلوبەرجی کوردی سەرباری شتە فۆرکلۆریەکانە زیندوکردنەوەی دیوەخانەکانە چایەخانەکانە هەروەهاکردنی بابەتی خەنەبەندانە ئەوانە هەمووی بابەتی فۆرکلۆری کوردەواری کوردینە هەمووی ڕستەنایەتی و بابەت فۆرکلۆری کوردینە تەماشا دەکەنەها لێستا وەکو سەردەمەک لە سەردەمەکان دیوەخان دروستکرای ئاغایەتی زیندی بوویتەوە سوار چاچی دروست بۆ یعنی ئەوانە هەموو لە بۆ قوتابیەکان باز دەکرێت نانە ئەوەش بە حکمەوەی ئەلەو پەیمانگایە دەخین ئەمە بە خۆمان دەزانین کورد میلەتێکە میلەتێکی پێکەوە بوونە کوردیش لەپاڵ عەرەبیش لەپاڵ ئەوەی کە لەو پەیمانگایە دەخینیتن خێمەی تایبەتیان لە بۆ دروستکرایە و خواردنەکان و جلوبەرگەکانیشان باز دەکرێتن. هەتایا کەزبووی عینوانت بوو هەتا کەزبووی عینوانت بوو سادی وەک من بە خولامێت بوو میسلی شاهان دیوانت بوو قەت نەبرێ یاری مهرانە بایان باڵا بەرز و شیرین زایە بایان قەت باریک و مەمەک فێدایان سڵاو لە تۆ جێ بەڕێزم بەخێر بن بۆ پەیمانگای مات تەبعاً وەگە دیارە ئەمڕۆ بیستوێکی مانگ فیستیڤالێکی کلتوری و زانستی ڕێکخراوە لە پەیمانگای مات بۆ پێشکەشکردنی چەند بۆنێک یاخود چەند پرۆژەیەک تەبعاً پێویستە ئەم جۆرانە پێویستە ئەم جۆرە پرۆژانە پێویستە بۆ ئەوەی فەرهەنگی کوردی و کلتوری کوردی زیاتر بە نەوەکانی داهاتوومان ئاشنا بکەین و ئاشنا بکەین بە جلوبەرگی کوردی و خواردنە کوردەواریەکان لێرە من ڕۆڵی پێشکەشکاری ژەبینم ڕۆڵی ئاغاژە بینم لە چایخانەکە تۆزێکی تر دەست پێەکەین و بە نمایشی جوان جوان دڵی بینەرەکانمان خۆشەکەین زۆر سپاس مەمنون. بە خودای بە زۆر ئەشیاکانی کە لە پووری کوردەواری بەشداریم کردیا ئەوە هیناتم لێرەم دانالۆ دەورەمەندکردنی فیستیڤالەکە وەڵای ئامانجمەوە لۆی ئەو شتانم کات دروست کردەوە دەومێ ئەو کەلتوری باب و باپیران لە هەموو جێیەکی
کەلتور لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە یعنی ئەوەی خۆی هەیە ئەمنیش عەزم لێیە ئەو جیلەی نەوەی داهات و کە بزانێوانە هەموو باب و باپیران کاریان پێ کردووە و ئەوە هەموو ئەو شتانە هەبووە. دشکی روز ازایل نبوی بیاره دشکی روز ازایل نبوی بیاره نبوی بباییز دلای خمباره نبوی بباییز دلای خمباره کسی اجیه غریبی خاصایا هر کسی اجیه والله جواك خوشه ودريش ما خوشه بجلي عربي او نا خواردن وشتانه هم بس بجلي عربي بس ما كذا جبتك شنو جايبك جبتك انت دورما ياربات هي كردان دولمة مخلوقات لازم كليمي برنجو غوشتي لو هنايا هموشتك كيكك سپاس جارە پێش هەموو شتێ بە ناوی خی گەورە و میهرەبانەوە پێشەکی بە ناوی ستافی پەیمانگای ئازیز و لە دڵاشیرینەوە بەڕاستی بەخێرهاتنێکی گەرم لە دڵەوە بۆ ئێوەی ئازیز بەڕاستی عەزیەتان فەرموو کە هاتوون ئێمەتان بەسەر کردووەتەوە سپاسان دەکەین بەڕاستی شتێک کە باسی کەم الحەمدولله هەموو چەمکەکانی ئەم فۆلکلۆر و کولتوریە لەم ناوە جوانەوە کە پێی دەوتە کە لە پور کۆتان کردوێتەوە بۆیە بە شانازیەوە الحەمدولله 5 ساڵە ئێمە پەرەمان داوە بەم بەرنامە جوانە بەرنامەیەکە کە ڕازاوەیە لە بواری فۆلکلۆری کولتوری لە دیوەخانی میوەخانی بڵێن کوردانە دیوەخانی عەرەبانە خەنەبەندانە چاخانەمان هەیە بە شتێکی فۆلکلۆری کۆنمان کردووە سپاس بۆخوا لەوە چێ معلومی جەنابتانە و ئیشاڵا بینیوتانە ئەگەر نەشتان بینی ئەو چەمکانەی تریش دەستنیشان کەن کە شتێکی تۆکمۆ جوانمان پێشەش کردو الحەمدولله ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی تر کە گرنگێکی زۆر تایبەتمان پێیاوە لە بواری فۆلکلۆر بۆ ئەمە لە گواستنەوەی باو باپیرانمانە ئەم ڕەسەنایەتی و کولتورە کۆنە بۆ ئەم نەوە جیلە تازە بۆیە پەرەی پێ دەدەین بەڕاستی ئەمانەوێت ئەو شکڵە کوردانە بمێنێتەوە بۆیە وەکو خۆمان وەکو ستافی پەیمانگا حەزمان لەو جۆرە بەڕاستی کەلەپوری و کولتوریە هەیە بۆ ئەوەی ئەم بەرنامە نقلکەین بۆ ناوەکانی داهاتوومان پێشنیارێکی جوانە بەڕاستی حەز دەکەم هەموو پەیمانگاکان ئەوەی کە کردویانەوەیشی کە نەیان کردو حەز دەکەم بەڕاستی پەرەی پێ بدەن بۆ ئەوەی ڕەمزی کوردی و نەتەوەیمان پیشان دەدات بەڕاستی ئەوەی کە جای دەکاتەوە لە کولتورەکانی تر بەڕاستی ئەم شتە فۆلکلۆریانەیە وەکو خواردنەوەکانیش بەڕاستی 25 جۆر لە گیا خۆراکی شاخ و کێوەکان کە پێشکەش کراوە وەکو دۆڵمەکان بە هەموو جۆرەکانیەوە 25 جۆر تقریبەن ئەوەندەی مەزەندە کراوە قوتابی ئازیزەکان لە جێی دڵخۆشیە کە ئەوان بەڕاستی پەرەیان پێیاوە خۆیان کردویانە بۆیە حەزمان کرد بەدەر لەو شتە فۆلکلۆرە بواری زانستیشمانەیە کە سپاس بۆ خی گەورە معلومی جەنابتان و بینیشتانە شتێکی زانستی و توێر و تەسەلمان پێشکەش کردووە لە هەموو چەمکەکانی بواری زانستخوازان فێرخوازەکان خۆیان کردویانە ئەوە نییە هێنا بێتمان بۆیە ئێمە پەرەمان داوە بۆ دوو چەمکە کە هەردووکیان تێڵکێشکردنی ئەو بەرنمەیە بۆیە دووبارە بە ناوی ستافی پەیمانگاوە بە ناوی بەڕێوەبەری پەیمانگاوە سپاسی دووبارە هاتنتان دەکەین خۆشحاڵتان کردین گەورەتان کردین دووبارە سپاستان دەکەین مەمنونین.
شیرین خانم ای وای شیرین خانم آوا شیرین خانم ای وای شیرین خانم جقصو لقلاكم چون که ندلاوانم جقصو لقلاكم چون که ندلاوانم جقصو لقلاكم چون که ندلاوانم بەڵێ بەشەی فیستیڤاڵمان پێش ئەوەیە خواردنەکانە ئەنجا خواردنی تایەتی هەم کوردەواری هەم نەوعی تری لێ هەر لە یاپراخ چەند جۆر یاپراخی لێ یاپراخی کەلەرم ئەوە جۆرێک لە جۆرەکانیەتی هەروەها ئەمەش یاپراخی گەڵامێوە ئەمە زیاتر بە سپێتی ئەکرێت و بە برنجی خەڕ زیاتر ئەکرێت نەوعی تری خواردنیشی لێیە ئەمەشیان برنج بە کاردیە باشە بەڵێ برنج بە کاردیە ئەوە کاردیەکات بە ترش لێ دەنرێ پاشانیش لەگەڵ برنجەکە تێکەڵەکرێت ئەمەشیان کەنگرە کەنگر بە هێلکە ئەوەش هەر جۆرێکتری خواردنی کوردەواریە ئەمەشیان دۆخەوایە ئەوەش هەر خواردنێکی کوردەواریە خواردنی تریشمان هەیە لەولایە کفتە هەیە ئەو کفتەی سوورە ئەوە کفتەی سوورە بە سڵقاوەیان ئەوەش هەر کفتێ بەزەوە کفتە بە ترشە ئەوەشیان کفتەی دۆخەوایە ئەوەش کفتەی دۆخەوایە لایەنی زانستیمانەیە کە تەلەبەکان شتی زانستیان پێشکەش کردووە لە هەر یەکە و لە بەشی خۆی هەمیش حەزمان کرد شتەکە شتێکی تێکەڵ بێت یعنی هەم خواردنەکە بۆ تەلەبەکان خۆشان بۆ میوانەیە دێن پاشی لاکیان هەم خواردنەکانە ناستن شێوازی کوردەواریەکان و هەمیش سوودێک لە خواردنەکە وەرەگرن دوای هیلاکبوونەکە خواردنەکەیانە خۆن. دەرفەتە سپاس بۆ جەنابتان بۆ چاوی کامێراکەتان هەڵبەت نەکەر پێویست لە پێویستترە تەمەناکەین باشتر بکرێت گەورەتر بکرێت بۆ ئەوەی هەموو بەشەکان هەموو هونەرمەندەکان هەموو تەنانەت پیشەوەرەکان بتوانن بە جوانتر ئیشەکانی خۆیان پێشکەش بکەن بۆی بینەر کەیەت تێگەیشتنێک هەبێت. ئێستا هەستەکەم قەرەباڵغی و تەنگەبەریەک دروست بووە بەڵام ئەگەر بکرێت بە چەند معرەزێکی یەک لە دوای یەک بۆ ئەوەی کەوا بینەر کاتێکێت بتوانێت لە مۆزوعەکان تێبگات. من وەکو خۆم لەگەڵ کشەکەم و خێزانمان لێرە پێشانگایکی خنجیلانەمان کردوتەوانێ وەکو هونەر چاوی هونەر لە پشترەوە مەسەلە قوتابیانی بەشەکانی نەوت